ئەگەر دادپەروەری ڕەها ئامانجێکی خانەدانی باش بێت، ئەگەر یەکێ بێت لە بەها پیرۆزەکان، ئەوە بێگومان نایەتە دی. خانەدانی واتە پیرۆزی لە هەوڵدان بەرەو لێ نزیک بوونەوە خۆی بەرجەستە دەکات. ئەلبەتە ناتوانین پێ لەسەر ئەوە داگرین کە مێژوو کۆمەڵگایەکی مرۆڤایەتی دادپەروەری ڕەهای بەخۆیەوە دیوە، بەڵام نزیکبوونەوە لە دادپەروەری دانپیانانی هاوبەشە بە بەرژەوەندی تایبەت لە نێوان کەسان و کۆمەڵگادا. ناوەڕۆکی زۆرانبازی نێوان کەسەکاندا کێبڕکەی کەسەکانە لە ئاست سامان و دەسەڵاتدا، بەڵام چاوبرسێتی لە ئاست سامان و دەسەڵات بەلای تاکە کەسەکانەوە بەهۆی تێڕوانینی کەسانی ترەوە دەستنیشان دەکرێت. ئەگەر چی تاکە کەس چاوچنۆک و تێرنەخۆر بێت، بەڵام هۆشمەندی ئەوەی هەیە کە دەبێت لەگەڵ کۆمەڵگادا بژی تا بتوانێت بەردەوام بێت لە ژیاندا. ئەلبەتە ناتوانێت چاوبرسێتی و تەماعکاری کەسانی تر پشتگوێ بخات. کاتێکیش تاکە کەس درک بەوە دەکات کە کۆمەڵ مافی ژیانی بۆ دەستەبەر ناکات و دان بە پێویستی و هەوڵدان بۆ گرتنەخۆی موڵکایەتیدا نانێت، هەر بۆیە یاخی دەبێت. بەم هاوکێشە دژواریەوە جۆرێک هاوسەنگی پێک دێنێ لە نێوان ئارەزوەکانی جۆرەها کەسانی کۆمەلگا. ئەو هاوسەنگیە خۆی لە پەیکەریەت و چوارچێوەی کۆمەڵایەتیدا بەرجەستە دەبێت و بە ئاستێکی بەرزتر و زیاتر دەبینین کۆمەڵەکان کێبڕکێ و زۆرانبازی لە ئاسامان و دەسەڵاتدا لە نێو خۆیاندا دەکەن. ئەلبەتە چاوچنۆکی و تێرنەبوونی سەرکردەکانی ئەو کۆمەڵانە دەبێتە هۆی بەرپابوونی جەنگ. جاگەردانپیانانی هاوجەمسەری و هاوبەش یەکسانی نێوان کۆمەلگا مرۆڤایەتیە جۆرا و جۆرەکاندا بەرپا بوو، ئەوە پێکەوە ژیان و تەواوکردنی یەکتری لە بری ململانێ و جەنگ دەبوو. قەرەج یەکێکن لەو کەمینانەی کە بە درێژایی مێژوو توندوتیژی و ڕەفتاری دژایەتی زۆر لە ئاستیان ئەنجام دراوە، هەر لە بە زۆر کۆچپێکردنەوە تاوەکو قوبوڵ نەکردنی دانپیانان پێیان وەک هاوڵاتی لە چوارچێوەی ئەو وڵاتانەی کە تیایدا دەژین. لەو چوارچێوەیەدا ڕۆژنامەوان و چالاکوانی ژن و داکۆکیکەر لە مافەکانی مرۆڤ مەنار زوبەیدی هەموو هەوڵ و کۆششەکانی تەرخان کردووە بۆ داکۆکیکردن لە مافەکانی قەرەج و هەڵمەتی قەرەج مرۆڤن بڵاو دەکاتەوە کە دەبێ بە ویژدانەوە لە زۆر بواری پێویستدا و مافی مرۆڤانەی زەوتکرا و مامەڵەیان لەگەڵدا بکرێت و مافەکانیان دەستەبەر بکرێتەوە. مەنار توانی هەڵمەتی بەرگریکاری بەرفراوان بەڕەچاوکردنی باری گوزەرانی قەرەج بەرپا بکات و لەگەڵ هەندێک تیمدا، لەوانەش تیمی من مرۆڤم و کۆمەڵی کەسانی خۆبەخش و ڕاگەیاندکار جێبەجێ بکات. مەنار زوبەیدی خەڵاتی تۆلیبی مافەکانی مرۆڤ لە حکوومەتی هۆڵەندا لە پاداشتی ڕۆڵی دیاری لە بواری مافی مرۆڤ و پشگیری کەمایەتیەکان وەردەگرێت. مەنار لە لێدوانێکی تایبەتدا بۆ ئاریان تیڤی باسی ئەزموونی خۆی لەم بوارەدا کرد و وتی: في العام 2015 كتبت قصة صحفية عن الغجر في محافظة الديوانية اللي يسكنون القرية. لما رحت لهذه القرية شفتها بقت المشاهد وكلمات الأطفال وصور الأطفال وحياة البؤس اللي يعيشوها عالقة في ذهني. بال2016 في بدايتها تقريبا أخذت دورة تدريبية عن حملات المدافعة والمناصرة، وقررت أنه أول قضية ممكن أتبناها في إطار الأقليات هي شريحة الغجر اللي هم أنا أشوفهم مظلومين وماكو أي اهتمام تجاههم لا من الحكومة المركزية ولا من المحلية ولا من الجهات المعنية في مجال حقوق الإنسان وحتى المنظمات الدولية المعنية بشؤون الأقليات أو المعنية بشؤون حقوق الإنسان. لذلك قررت أنه أني أتبنى قضيتهم وأقوم بحملة مدافعة ومناصرة، وبدينا نعمل على الحملة بال2016، والحملة طبعا لحد الآن مستمرة، يمكن هي أطول حملة مناصرة ومدافعة على وجه الأرض، لأنه وضعهم بائس ويحتاج إلى كثير من العمل. لكن إحنا قسمنا جهودنا ومحاور العمل إلى 3 محاور. الأول المطالبة بفتح مدرسة في هذه القرية لأن الأطفال محرومين من التعليم لمدة 15 سنة. بالنسبة للمحور الثاني كان المطالبة بشمولهم بالبطاقة الوطنية، لأن هم أصلا عندهم مشكلة في الجنسية، منحوا الجنسية باستثناء في قانون الجنسية القديم، ولم يتطرق قانون الجنسية الجديد رقم 26 لسنة 2006 إلى معالجة أوضاعهم. لذلك كان من الصعب على وزارة
وزارة الداخلية أن تمنحهم البطاقة الوطنية بسبب الإشكال القانوني، لكن إحنا عملنا على هذا الموضوع. كامرأة وأعيش في مجتمع محافظ ذا طابع عشائري، طبعا عانيت كثير من الصعوبات والتحديات، وأيضا فوق هذا هو النظرة الدونية ونظرة النبذ والعنف تجاه مجتمع الغجر. فكان أمامنا تحدي كلش كبير، وعندنا غاية من الحملة كان صعب تحقيقها منذ البداية، اللي هي تحقيق الاندماج المجتمعي، كيف نجعل الغجر يندمجون مع باقي طبقات المجتمع وشرائح المجتمع والتخلص من النظرة الدونية تجاههم. بعض الجهات المختصة استجابت، مثل مديرية تربية الديوانية كان لها دور واسع وكبير جدا في دعم الحملة، خاصة في المحور الأول اللي هو تعليم الأطفال، وأيضا مديرية البلدية والصحة وبعض الجهات الحكومية اللي ساعدتنا. طبعا حصولي على جائزة التوليب من الحكومة الهولندية للعام 2019 كانت بسبب جهودي، تقييمهم لجهودي في مجال حقوق المرأة، لأني ناشطة أيضا بمجال حقوق المرأة وحقوق الأقليات. وكان من أبرز القضايا اللي عملت عليها بحقوق الأقليات هي قضية الغجر. ئەم دەستکەوتە گەورەیە لە پاش دەیان ساڵ لە بێبەشکردنی قەرەج لە عێراق لە مافەکانیان هاتە دی تا ئەو توێژە بتوانن مافی فێربوون و خوێندن و تەندروستی و خۆراک و هەلیکار و ژیانی ئاسوودەیان بۆ بێتە دی. سەرباری دابینکردنی یارمەتی خۆراک و پۆشاک و پێداویستی خوێندن و هەڵمەتی تری خزمەتگوزاری. مەنار نمونەیەکی جوانی ژنی بەخشندەی کۆمەڵگەی عێراقیە کە بەوانەوە کۆمەڵگە سەر لە نوێ بەرەو باشتر ڕادەپەڕێ و دەکەوێتەوە خۆی.